باز لە پەرەپێدانی پیشەیی بەردەوامەکەین کە چەمکێکی کاریگەرە وەک چەمکێکی کاریگەر باسیەکەین و باز لە کاریگەریەکانی پەرەپێدانی پیشەیی بەردەوامەکەین و چۆن کار بکەین بۆ پەرەپێدان لە هەر پیشەیەکە و دەست پێکمان لە کارەکەیە چۆن بێت و لە ناوەڕۆکی کارکردنەکەیە چی بکەین و چۆن کۆتایی ئەگەر کارێکمان مەدڵ نەبوو یان ئەو کەسەی کە کاری لەگەڵاکەین مەدڵمان نەبوو چۆن کۆتایی بۆ کارە بێنین پاشەم چینە سەر کارێکی تر و پەرەپێدان لەو کاریا بکەین. گفتوگوێم تەوەراکەین لەگەڵ زۆر بەڕێز بینەر کەمال ڕاوێژکاری بازرگانی. کاک بینەر سڵاوت لێبێت. زۆر بەخێر بێت. بەخێر بیت. لە بەڕێستان سوپاس بۆ تۆ. بەوە دەست پێ بکەین پێناسەی بەڕێستان بۆ پەرەپێدانی پیشەیی بەردەوام چییە و کاریگەریەکانی چیە؟ خۆی پەرەپێدانی پیشەیی کارواتە حەز و خولیای تۆ لە کارێکا بە بەردەوامی بە فکری داهێنەرانەوە بە شێوازێک کە بە بەردەوام تایە فێر بیت و بەردەوام بی بۆ سەرخستنی کارەکەن. زۆر باشە. کاک بینەر لەوەی کە من ئیشێک ئەچم ئیشێک ئەەکەم لە شوێنێکە بڕیارم داوە لەوەی کە من دەست بە کارێکی تازە بکەم کە ئەچمە ئەو شوێنە لەوە چێت ئەو ئیشە بۆ من گونجاو نەبێت ئەو ئەزمونەی کە من هەمە لەو کارەیە من نەیدۆزمەوە ئەزمونونەکەی خۆم چۆن کۆتایی بۆ پرۆسەیەت یاخود دەتوانین بە شێوەیەکی بڵێن من چۆن کارێکی گونجاو بۆ خۆم بدۆزمەوە بزانم کە من لەگەڵ کێیا کارەکەم و ئەو کارێکی کە من بۆ خۆمی هەڵ ئەبژێرم. زۆر باشە. خۆی ئێمە ئەبێ ئالێرە وەڵام بینەوە ئێمە ئەمانوێت لە چ بوارەکە کار بکەین یاخود توانای ئێمە بۆ چ بوارێکە ئەتوانین ئابەم ڕستەی دەست پێ بکەین ئەبێ بزانین چەندێک وزەمان هەیە چۆن وزەکانمان بەکارێنی ئەمە دەستپێکی دروستکردنی هەموو کارێکە و بەردەوامی هەموو کارێکە. لە کاتێکا تۆ خۆت نەناسیت وزەکانت نەناسیت و نەشزانی ئەم وزەی بۆ چی بەکارەهێنیت تۆ ناتوانانی لە کارەکەت بەردەوام بیت و بەڵکو ئۆتۆماتیکی تۆ دەست لەو کارە هەڵەگری لەبەرەوەی وزەکەت بە فێڕۆچوە حەز و خولیایەکت نەبووە. ئالەم سێ خاڵێ ڕێک تۆ ئەتوانی توانای خۆت و توانای کارەکەت بدۆزیتەوە. یەکەم حەز و خولیات بۆ چ کارێکەیە تۆ لە چیا ئیش بکەیت چکە ئێمە جۆری کارەکانمان زۆرە کاری خەدەماتیمان هەیە کە وەکو پەیوەندی گواستنەوە و وەکو بواری تراڤڵ وەکو بواری پەیوەندەکانی اتصالات وەکو بواری سەرڤیسە کە پێشەش بە تۆ ئەکرێ و بواری کاڵامانێ بەرهەمێنانمەیە ئایا بەرهەمەکەت پێویستیە حەزە یاخود پڕکردنەوەی بازاڕە. کاتێک تۆ خۆتت ناسی حەز و خولیاکەتت ناسی و وزەیەکت هەبوو و چۆنیش وزەکەت بەکارێنە لەم سێ خاڵەوە تۆ ئەتوانی بەردەوامی بەکارەکەت بێ. خۆ ئەگەر ئەمانەتیانە بوو ناتوانانی نە کار بدۆزیتەوە نە بەردەوام بیتیان. باشە بەڵام هەنێک کات هەیە تۆ ئەو وزەیەت هەیە بەڵام لە شوێنەی کە کاری تیا ئەەکەیت لەوەی کەسێکتیش لەو شوێنەیە بێ هەمان ئەم تاقە وزەی توی نەبێکە پێشکەش بە کارەکەی بکە بەڵام هەمیشە ئەو لە پێشترێکە لە کارەکە وەک لە تۆ کە تۆ هەموو ئەو شتانە شەکەیت و ئەزمونێکی باشیش تێ بەڵام لای بەڕێوەبەرەکەت یاخود لای سەرەوەی خۆتەوانێت کە بەڕێوەبەرەکەی تۆ بەڕێوەبەری ئەو شوێنەیە هەمیشە بۆ ئەو کەسێک تر لە پێشترێکە وەک لە تۆ ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکرێت. خۆی ئەبێ بزانین ئێمە لەگەڵ چیا کارەکەین دوو جۆر کەسایەتی هەیە ئەگەر بین جۆری مرۆڤەکان پۆلێن بکەین دایان برین دوو جۆرن جۆرێک بیرکردنەوەی دەوڵەمەندانەی هەیە و جۆرێکیش بیرکردنەوەی هەژارانی هەیە. بیرکردنەوەی دەوڵەمەندانە و کەسانن کە لە ئێستایژی لە ئەمڕۆیە بەڵام ئەو کەسانی کە بیرکردنەوەی هەژارانیان هەیە تامین لە ڕابردوواشین ئەوەی کە بیرکردنەوەی دەوڵەمەندانەی هەیە ینی پۆلێنێکین بۆ ئەم دوو بەشە پلانی هەیە ئەمیان پلانی نییە ئەمەیان ئامانجێکی هەیە ئەمەیان نیەتی ئەمەیان لە هەڵەکانی فێرە بێ کە بیرکردنەوەی دەوڵەمەندانەیە ئەمەیان لە هەڵەکانی سەرزەنشتەکە. ئەم کەسیان هەمیشە هەوڵی فێربوونی شتی نوێدا لە کارەکەی بەردەوام لە خول و دەورات و فێربوونی زمان و کاری نوێیە ئەمیان هەمیشە گلەی و گازەندەی هەیە. ئەمی تریان بە تیمۆرگی شەکا پێکەوە لەگەڵ کۆمەڵە کەسی بەتوانە کە خاوەن حەز و خۆلیان کە هوەری سەرکەوتنی هەموو کەسایەتیە جیهانیەکان بڕوا بکەن یانی ئەم قسەی ڕێک بۆ پەڕی دڵنیاییەوە یکەم زیرەکییان لە کۆکردنەوەی کەسە بەتوانەکانایە زیرەکی شەخصیان نییە بەڵام ئەمانی کە هەمیشە پێیان وایە کە شتێکیان لە دەسەچەیە خودت ئەم کەسانی کە مامەڵەیان لەگەڵەکەن کەسانێکی باش نین. ئەمە ئەم چەندین خاڵی تریش کە ئەوە کاتی زۆرتری ئەوێ وا ئەکا کە تۆ ئایا لەم ئیشە لەگەڵ ئەم کەسە بەردەوام بیت سەرکەوتووە بیت یاخود لە کارەکەت ئەوەسیت. هەمیشەم گرفتەمان هەیە کاتێک کە تۆ لەگەڵ کەسێک دانیشی بیرکردنەوەیکی دەوڵەمەندانەیە حەزەکەی کات بوەستێ چکە هەمیشە لێوە فێرەبی هەمیشە ئەو لە دوێنەیەک و لە ڕابردوویەک و لە ترسێکە ناژی کەسێکی بەتوانە و خاوەن ئێبداع و فێربوونی بەردەوامە چ لە ڕووی زمانەوانی چ لە ڕووی پیشەیی چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی پەیوەندیەوە. بەڵام ئەم کەسانی کە هەژارن هەمیشە بیانویان پێە هەمیشە لە قۆناغێکا مامەڵاکەن کە
نابێ و لە دەستمە چێ و نیمە و قەرزارە بم و نامێ میشە بکەم و بەخوا ئەمە ئیشی من نییە و بەخوا دەوڵەمانی خراپە و دواتر چۆن ئیدارە بە میشە بەم و خۆتە زانیە کۆمەڵێک بیانوە هێنەوە کە قابلی قوبوڵ نییە یعنی بەجددی اینجا ئێستا گەنجی ئەمە زۆر بە بێکاریەوە ناڵێنێ بۆ ئەشتا لە قۆناغیەکایە قۆناغی وەسانە یعنی بڕوا بکەن هۆکارێک بۆ بەردەوامبوون لە کار هۆکارێک بۆ دەستپێکی کاری خۆت ئەوەیە تەنها لە ماڵەوەت وەرە دەر تەنها لە ماڵەکەی خۆت وەرە دەر تۆ ئەبی بە خاوەنکاری خۆت وەرە خۆبەخشی بکە وەرە بڕۆ بۆ لای هاوڕێکت کە خاوەن پیشێ لەگەڵی بەست بۆستە با فێری ئێستا لەوانەیە کەسێک گوێ لێمان بێ بڵێ کووە ئیژماوە تا من بێمە دەرەوە ئەو ئیشە بکەم ئیژ نییە ئەمە پرسیاری سەدان دۆست و سەدان هاوڕە سەدان گەنجەکە خوێندن تەواوەکە لێرە ئەگەڕێنەوە بۆ یەک پۆینت کە نەبوونی سیستەمێکی پەروەردەیی بەهێزە کە ئامادەیەکان و جامیعەکانە کە بەشی خوێندنی باڵایە توانای پەروەردەکردنی تاکی نییە لەسەر مهنەیەک لەسەر زانستێک لەسەر ئەزمونێک کە دواتر خاوەنکار ئیسفادی لێ بکە ئێستش کار لە وڵاتی ئەمادا بەش بۆ بەسەر دوو بەش یان شەهادە لەگەڵ زمانە یان ئەزمون ئەمەیە گرفتی دروستکرەوە بەڵام ئەگەر هەر گەنجێک ئەم گلەیە بکە غەدر لە خۆیەکە چەنەها ڕێکخراوی نێودەوڵەتی چەنەها ڕێکخراوی خۆبەخشی چەنەها کۆڕ و سیمینار چەنەها ڕاهێنەر و ڕاوێژکار هەن بە خۆڕایی لە چەناڵی یوتیوب لە دیجیتال مارکتین لە سوشیال میدیا لە ناو ماڵەکان لە کۆڕ و سیمینارەکان لە ڕێکخراوەکان خۆبەخشانە هەلی کار ڕاگەێنن ئەتبەن لەگەڵ خۆیانە فێری کاری خۆبەخشی و کاری پێکەوە بوون و تیمۆرک دەکەن علاقاتێک دروستە بە پەیوەندێک دروستە لەگەڵ کەسانی ترە کاتە کاری خۆبەخشیەکەی کاتێک تێکەڵ ئەبیت کاتێککە چیتە ناو خەڵکەوە کۆنتاکتێک دروستەکەی ئەم پەیوەندی و کۆمەڵایەتی بوونە ڕاتە کێشە بۆ کارێک ڕاتە کێشە بۆ دروستکردنی کارێک ڕاتە کێشە بۆ فێربوونێک ڕاتە کێشە بۆ ئەزمونێک بەڵام کەس لەلای ئێمە ئامادە نییە پێیان وایە ئەبێت وەختی خۆی فیلمێکە بۆ منە میشەمە بۆ ئاوڕەکانی باسەکەم فیلمی ڕەجەب لە ژێر دارەکار چاوەڕوان هەنجیرەکە بکەوێتە دەمی بەڵام ئەمە ئەو سەردەمە نییە ئەمڕۆ سەردەمی لە ماڵەکەی خۆت لە موبایلەکەی خۆت سەردەمی وەبەرهێنانە دیجیتال مارکتینە سوشیال میدیا تەنها ئەزمونونەکەت تەنها بواری جامیعەکەت بفرۆشەرەوە بەعنی بڕواکە خاوەن بزنس و کاری خۆتی ئێستا بێکێک لەو شوێنانەی کە بەبێ هیچ مقابلێک گەورەترین ڕکلاممان بۆکە تیکتۆکە دوای سناپچاتە دوای ئینستاگرامە دوای فەیسبووکە یعنی بە کەمترین تێچوو بە کەمترین کات تۆ کاتە خاوەن بزنس خاوەن سەرمایە خاوەن داهات بەڵام ئێمە ستۆپمان کردووە لە ماڵی خۆمان لە شوێنی خۆمان پێمان وایە هەمیشە بێن بە دوامانە لە کاتێکە خاوەن نەئزمموی نەزانینین ئەمە کارە سات زۆر باشە کاتێت وایە بڵێن کە هاندانی خودت لەسەر و هەموویەوەیەتی کاتێکمە بمانێ ببین بە خاوەن پیشێک بەڵام لەوانێستا گەنجیشمان هەبێت بڵێ من دەسێمە هەرچی ئیشێک لەو ئیشە چەندینی تر هەیە هەر ئیشەکە هەر نەماوە ئێستا لە بازارە ئەو نەکەم بۆ تەوانێ ڕستق هەر نەماوە هەرچێکەکەی هەر دەسێت هەرچی ئیشەکەوانێ سەد داێتر لەولاوە هەر ئەو ئیشاکات یعنی هیوامان هەیە لەواچ یەکەم مانگی سەردا کە ئیشێک دەست پێکات ئەڵە من قازانجم نەکرد و تاوا کۆتایی بەم ئیشەم بێنم خۆ من هەر قازانج ناکەم هەر واز بێنم باشترێک هەر ئیشەکە نەکەم کاتێمە کاتێک کە دەست ئەەکەین بە ئیشێک ئەبێ چۆن پلانەکانمان دەست پێ بکەین و ماوەی چەندی بینێ لەوەی کە ئێمە بڵێن لەو کاتەیە لە ماوەی ئەوە نیە ئێمە بڕیار بین لەو ئیشە سەرکەوتوو بووین یا خوشکستمان هێناوە خۆی ئالەم پۆینتێ بەڕستە کە باسە کرد بەردەوام نابن لە ئیشەیان دوای مانگیان دوای مدەیەکە واز دەکارێنن ئەمان لەسەر ینی شتێکی کاتی بڕیاری بزنسیان کردەوە خۆی دروستکردنی بزنس یەکەم فەراغە تۆ بێ بزانی بازار چه فەراغێکی هەیە دوام حەز و خولیای تۆ چییە ئایا لەسەر بنەمای حەزێک ئەم کاراکەی یاخود لەسەر بنەمای پێویستی ئەم کاراکەی یاخود لەسەر بنەمای ئەوەی کە بۆ داهاتێکەکەی پێش هەموو ئەمانە پێویستەکە خودی خۆت بناسی ئایا تۆ توانای بەردەوامدان و ئیدارەدانت هەیە لە کاتێکە داهاتت نەبوو یان حەزێکە و تەنا بۆ مدەیەکی کاتی بەکارێنی یاخود پێویستێکی بازار و پڕیەکەیتەوە ئەوانەی کە بیانوێت لە کارەکانیان سەرکەوتوو بن لە هەموو شتێکە تەنها بەردەوامیە تەنها بەردەوامیت گەێنێ بەوەی کە تۆ بگەی بەکوێ هەموو ئەو کەسایەتیانی کە سەدان و هەزاران جار باس کراوە کە لە هەزار بواری زانا بوون تەنها بەردەوامی گەیاندونی بە کارەکانی ئەمڕۆیان ئێمە حەز ناکەین هەمیشە بچینەوە سەر ئەو قەوانە کۆنانە ئێستا کۆمەڵێک گەنەڵێن ئەگەر سەپۆرتێکی مادیت نەبێت سەپۆرتێکی حیزبیت نەبێت سەپۆرتێکی فڵانت نەبێت و هەرگیز نابێت بە خاوەن داهات بە پێچەوانەوە تەنها وزەیەکی باشت هەبێ
خۆی خۆت بناسی فراغی بازارەکە بخوێنیتەوە دڵنیا بە ئیشی تیمۆرکین پێکەوە کۆمەڵ کەسی بەتواناتوان داهاتێکی زۆر باش بە بەردەوامێکی زۆر باش بەدەست بێنن ئەوانەی کە باسیەوەکەن وەڵام من پلاندانیم سەرکەوتو نابم کێشەکە لای خودی خۆی ناناسێ بۆی پێوە ئەم پلانی ئەو دایانێ و کە ئەڕوات ماوەیەک بە گەرم و گوڕی لەگەڵم کارەیە دواتر کە ئەوە نییە ئەو بیری لێکردێت یان خەیاڵی بۆ کردوە درێژیش نییە لەگەڵیا بیزەبجا کێشێک ئەوەیە ڕوئە ینی پێشببینیکردن لەگەڵ خەیاڵکردن زۆر کارەساتە ئێمە هێشتا نەتمانتوانیەوە لەگەڵ ڕێزم ئەم دوانە یەک جاکەینەوە کاتێک تۆ خەیاڵەکەی کە مانگێکی تر ساڵێکی کە ببی بەچی یان گەشتبی بەچی فەرقیەوە لەگەڵ پلانت هەبێ ڕوبەڕووی ئاستەنجەکان بیتەوە بگەی بەچی ئەم دووشتە زۆر فەرقیانەیە کێشەی گەنجەکانی ئێمەمەیە چونکە خۆیان ناناسن چونکە لە مانای پلان تێناگەن بڕوا بکەن پلان ئەگەردا بنیشی باسکەی 3 مانگەوێ 3 مانگە ڕۆژە 2 سەعات بۆ 3 سەعاتیە تۆ دابنیشی باسی پلاندانان کاریگەریەکانی پلان سەرکەوتن بەسەر پلانە دیاریکردنی پلانێکی ڕوون ئامانجەکەت ئەگەی بەکوێ ئەو گۆڵی داتناوە ئایا ئەگەر سەر نەگەوتم پلانی بیم چییە مقابل ئەمانە چۆن بگەم بەو خاڵە دیاری کراوە بەڵام ئەمان دانیشتون ئاوا شتەری شتێکەکەن ئۆتۆماتی من ئەماکەم دوایەوەی کە بچووکترین زەڕبەی بەرەکەوێت پشوو درێژی یەکسەر لە بابە من دەسم نای هەر شتێکی وێدام هەنێجا بە شێوەیەکی سەرەتایی جەست پێ ناکە ئێوە هەر لە سەرتاوە کە دەستی کرد بە کارەکە هەموو ئەو پێداویستانەی کە ئێوێ بۆ ئەو کاری هەمووی بێتە بەردەست و هەمووی هەبێت لەو کاتەیە کەمە لەواچە قورستر بێتە بە شێوەیەکی سەرەتایی دەست پێ بکەی لاواچە پلانێکی باشتریش بێت کورد بەندێکی زۆر جوانیاڵێ هەرگیز لە پڕێک ناوی بە کوڕێک هیچ بزنسێک هیچ موسسە و دامەزراوەیە هیچ گەنجێک هەرگیز خۆی لە پڕێک نەبووە بەم کوڕی ئێستا کە بتوانێت یەکسەر بێ بە خاوەن داهاتێک هەموو ئەو کەسانی کە داهاتیان هەبووە کە سەرمایان هەبووە سەرەتا لە سفرەوە دەستیان پێکردەوە لە سەرەتا لە سفرەوە لە کرێکاریەوە لە شاگردیەوە لە فێربوونی مهنەیەکە و لە ئەزمونێکەوە دواتر قەراریان داوە لەگەڵ کۆمەڵە کەسی باش لەگەڵ کۆمەڵە کەسی بەتوانە پێکەوە دەست لە دەست کارێک بکەن پێکەوە ئەمیشەکەن تا ئەبنە ئەوەی داهات کۆکەنەوە دواتر لەم داهاتی خاوەن قەراری بزنسێکی سەر بەخۆدا بەڵام لایە ماڵەیە من لە ماڵەوە دانیشم شادەیەکم لە بوارێکایە بابە خوێندومە 90 هەیە 80 هەیە 100 هەیە ئیشم دەست ناکەوێت ئێکەواتە نەقسەکە لە تۆیایە نەقسەکە لە تۆیە بە شەهادەیەک و بە توانایەک تۆ تواناتە بوو بێ 90 بێنی 100 بێنی کەواتە تواناتەیە فێربی کەواتە تواناتەیە شتێکی تر بکەیت کەواتە توانای کاری خۆبەخشیتە بەڵام ئەمە گرفتەکە ئێمە کاتێک لە بوارێکە شتێک بەدەستێنین ئەوەستین خۆی هوەری سەرکەوتن بەردەوامیدانە بە سەرکەوتن مانەوەیە لە سەرکەوتن بەڵام لای ئێمە وانە کاتێکی بە شتێک تاوا بێ هەمیشە ئەمە بێت نەخێر ئەمانە کارەساتن هەر هەموو وەکەم بە سەریعی باسیێم شتانەکەم چونکە بابەتەکە زۆر هەڵەگریانی زۆر چڕ و پڕ و قورسە کاک بینەر تاکی کورد گەنجان بە تایبەتی چند تا چەند حەزیان بۆ پەرەپێدان هەیە لە پیشەکەیانە پیشێکی دەست پێ کردووە ئەگەر پەرەپێدانی تیانەکە ئەگەر ئەبدەیت لە ئیشەکەیانەکە ئەم پیشەیە ڕەنگە وەکو خۆی بمێنێتەوە لە قاڵبێکە یان وردە بەر و لاوازی بڕوات ئەم حەزی پەرەپێدانە هەیە لە ئێمە بەداخەوە زۆر کەمە بەداخەوە پەرەپێدان و مانەوە لە کارە زۆر کەمە لەبەر ئەوەی ئێمە پێمان وایە هەمیشە ئەم گلەی یانەکەین گلەی ئابوووریەکەین گلەی سیاسیەکەین گلەی ژینگەکەین ڕاستە ئەمانە هۆکارێکن بۆ مانەوە بەردەوامی بەڵام هۆکارێکی ژنین بۆ وازێنان یعنی سەریکەن لە سەردەمی کۆرۆنایە زۆر لە کۆمپانیا گەورەکان لە بواری خزمەت و سەرفزە توانیویانە زۆرترین قازانچکەن لە کاتێک هەموو دنیا وەساوە خواردنە فاستفودەکان توانیویانە زۆرترین ئیسفادەکەن لە کاتێک هەموو دنیا وەساوە بۆ تو ئەتوانی لە ژنگەیەکی نەخوازراوی ئاوایە سەرکەوتوی بۆ تۆ ناتوانانی بۆ کەسێک ئەتوانێت بۆ تۆ ناتوانانی بۆ چونکە ئێمە ئەو حەزەمانێ نامانوێت مانوو بین و نامانوێت ئەرک بکێشی نامانە شەونخۆنی بکەین ئامادەین شەونخۆنی بکەین لە پێناو هیچە بەڵام ئامادەنی لە پێناو سەرکەوتنا شەونخۆنی بەستە چی ئامادەین شەونخۆنی بکەین لە پێناو هیچە بۆ نمونە کات کوشتن بە سۆشال میدیاوە نەبوونی ئامانجێکی دیاریکراوە نەبوونی ئامانجێکی ڕوون نەپێکانی ئامانجێک ئەمانە کە زۆربەی کاتیا خود دانیشتن بە لەگەڵ هەندێک یاریە لەگەڵ هەنێک شتی سۆشال میدیایی کە بەجددی تەنە پێکەنین و کاتکوشتێکی کاتیە ئەمانە کە زۆربەی کاتەکانی گەنجە کوژن زۆربەی تااقەت توانەکانی گەنجە کوژن بەڵام ئامادەنیە لە ڕێم سۆشال میدیای فێری زمانێک بێ چوار کەسایەتی بناسێت چوار پەیوەندی بکە ینی بڕوا بکەن هەموو گیان هاتۆتە ناو دەستیتۆ ئێستا ئارەزوو لێبێ بۆ ئەو سەری ئەمریکا تۆ توانی کۆنتاکتێک دروستکەیت و لە ڕێی زمانی ئینگلیزیەوە ببیتە خاوەن بزنسێت ببە بە ئەندامی ئەمازۆن
بە کەسێک لە ناو گۆگڵە یعنی ئەڵێن بەچی سەریکە یعنی ئەگەر بینە قسەی و هاوڕێیانەمان کە لە دەرەوەن یەکسەر پێتەڵە بابە من بە چێمە بکەم بەوەی کە 8 سەعات ئامادە یاری پۆبجی بکەی 4 سەعات کاندی کراش بکەی 15 سەعاتدا بنیشی یاخود 20 سەعات لە کافتریایەک و لە شوێنێکی گشتیدا بنیشی بە دەرگوڵ بڕۆژە و چاق خواردن و کاتکوشتن و قسەی لاوەکەوە وەرە 2 سەعاتی بە فێربوونی زمانێک و فێربوونی بوارێکی کە خزمەت بە تۆوەکە ئۆتۆماتیکی لە ماوەی 4 مانگی ترا منەت خەمە سەریش زۆر باشە کاک بینەر زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە ئەمە زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ زیاتر بەیوە سود بینین سپاس